بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان بە دیدارتان شاد بووینەوە لە پرۆگرامێکی نوێی خۆشەویستیدا. بابەتی ئەم جارەمان سێ نامەم هەڵبژاردووە لەو نامانەی کە لەلایەن بەڕێستانەوە بەدەستمان گەیشتووە. دیارە ئەوانە هەمویان بە یەکەوە نەهاتوون لە کاتی جیاوازدا، بەڵام بە بۆنەی ئەوەی کە نامەکان هەمویان لە یەکەوە نزیکن و پەیوەستن بە یەک بابەتەوە، لەسەر هەرسێکیان بە یەکەوە قسە دەکەین. دوو نامەیان دەخوێنمەوە، ئەوەی تریشیان نامەیەکی دوور و درێژە، بەڵام کورتەکەی باز دەکەم. نامەی یەکەم نووسراوە: سەلام عەلەیکم وەڕەحمەت الله. مامۆستا، من کەسێکی مولتەزیم بە ئایینەکەمم. دوو براژنم هەیە، نوێژنەکەر و بوختانکار و دەستپیس و درۆزن. براکانم گیریان خواردەوە بەدەستیانەوە، بەڵام لەبەر منداڵەکانیشیان نازانن چی بکەن. مامۆستا، کاتێ دزی دەکەن و لیان ئاشکرا دەبێت سوێن بە قورئان دەخۆن و دزیەکەیان دەدەنە پاڵ کەسێک کە چوو بێتە ماڵیان، کە دزی لە مێردی خۆشیان دەکەن و ماڵی باوکیانی دەبن، کە ئاشکراش بوو ڕاست بوختان بۆ کەسێک دروست دەکەن. مامۆستا، ئەم جارە براژنێکم دزی کردبوو، منیش لێم ئاشکرا کرد بە بەڵگەوە، بەڵام براژنەکەم بوختانی پێکرد وتی نوشتت هێناوەتە ماڵمان. منیش حەواڵەی خوام کرد و ئێستا تووشی سەرەتان بووە. ئێستا من ناچمە ماڵیان لە ترسی درۆ بوختانەکانیان، بەڵام لە دەرەوە خۆم لە براکانم دەگەیەن و مەرحەباییان دەکەم. تا چەند من گوناهبارم. مامۆستا، زۆری ژامۆژگاریم کردووە، بەڵام وەها پەروەردەکراوە. ئەمە نامەی یەکەم. نامەی دووەمیان دەڵێ: سڵاو مامۆستای بەڕێز، پرسیارەکەم ئەوەیە: ئایا کەسێک گوناهبار دەبێ ئەگەر سەردانیکردنی خزمێکی نزیکی زۆر کەم بکاتەوە، یان هەر نەیکات لەبەر حەسوودی، چاوپیسی، بێخوڵقی و بێحورمەتی ئەو کەسانە کە پێشتر سەردانی کردبن، بەڵام زۆر قسە و باسی لە دوا کرابێ و حەسوودی پێبرابێ، بە کورتی لە چاو و زمانیان ئەمین نەبێ. ئەو کەسە گوناهبار دەبێت کە نەچێ بە هیچ و خۆڕاییش هیچ لە خۆی عاشق نەبات، تەنها حەسوودی ئەوان نەبێ کەوای کردووە ئاوا ڕەفتار بکەن. چەند ساڵە بەردەوامە ئەم کێشەیە. سەرەتا سەردانی کردوون بە پێی مەجال، بەڵام ئەوان ماڵی کەسەکەیان هەر نەدی بێ، بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانێ ئایا تەرککردنی سیلەی ڕەحم لەگەڵ ئەوانەدا گوناهە. ئەمە نامەی دووەم. نامەی سێم کە عەرزم کردن نامەیەکی دوور و درێژە. کچێکی بەڕێز دەڵێ: باوکم لەگەڵ دایکی داواتە لەگەڵ نانکمدا پەیوەندیان دەمێکە پچراوە، چەند ساڵێکە پچراوە، لەبەرەوەی پورم لەگەڵ دایکیدا، واتە دایکی باوکم هاتوتە ماڵمان و نوشتە و سحری کردووە و وەلحاصڵ کێشە لە بەینیاندا دروست بووە و ئێستا دایکی ئەو باوکی ئەمینەواتە نانکی لەگەڵ باوکی ئەم کچەدا پەیوەندیان نییە. ئایا باوکم گوناهبار دەبێ؟ بەڕێزان، هەموو بابەتەکان هەر سێ نامەکە بە دوور و درێژی باسی سەردان و سیلەی ڕەحمە. دەڵێم وەبیللهی تەوفیق لە وەڵامی ئەو بەڕێزانەدا خوای گەورە مرۆڤی وا دروست کردووە کە ناتوانێ بە تەنها بژی. هەر یەکێک لە ئێمە خودای پەروەردگار سوبحانەه وتەعالە وای دروست کردوین مرۆڤ کائینێکە ناتوانێ بە تەنها بژی. خوای گەورە بۆ ئەوەی ژیانمان خۆش بکات پێویستی کردووە لەسەرمان کە گۆشەگیر نەبین. هەندێشت هەیە ئیسلام هەرداینا واجبی کردووە لەسەرت، چونکە گۆشەگیری زۆر خراپە. مرۆڤ کە تووشی گۆشەگیری بوو تووشی ئەنواع نەخۆشیە دەرونیەکان دەبێت، کە تووشی دەرونی بووی جەستەش هەڵدەوەشێ. جا خودای پەروەردگاری ئێمە ئەرحەم الراحیمینە، شەریعەتەکەی هەمووی حکمەتە، هەمووی عەدلە، هەمووی ڕەحمەتە. شەریعەتی ئیسلام کە سەرچاوەکەی قورئان و سونەی صحیحی پێغەمبەرە صلی الله علیه وسلم هەمووی ڕەحمەتە، هەمووی حکمەتە، هەمووی عەدل و دادپەروەریە. ئیسلام بە زۆر لە ماڵەوە دەتێنێتە دەرەوە. وە نمونە هەندێک عیبادات هەیە تۆ واجبە ئەگەر نەخۆش نەبی، ئەگەر سەفەری نەبی، عوزرێکی تایبەتن نەبێ، ترسل لەسەر نەبێ، لە ماڵی خۆت هاتێ دەرەوە ئەمین بی، واجبە هەموو جومعەیەک وەکو پیاوان بەلانی کەمەوە جارێک بچێ مزگەوت نوێژی جومعە بکەیت. نوێژی جومعە لە ماڵەوە دروست نییە، واگەر نەچی سێ جومعانەکەی مۆرێک لەسەر دڵت دەدرێ و لە ئیمانەکەت کەم دەبێتەوە. بۆیە ئاشنات دەکا بە قەرەباڵغی. نوێژی جەژنی بۆ داناوی، کۆمەڵێک مەراسیمی تر هەیە، نوێژە بە کۆمەڵەکان لە پێنج فەرزەکانە لە مزگەوتە. بۆچی نوێژێک لە مزگەوتە 27 ئەجری هەیە، بۆچی لە ماڵەوە 1 ئەجری هەبێ؟
تەنها لەبەرەوەی کە تۆ تێکەڵاو بی و لە معانات و ناڕەحەتیەکانی ئیماندارانی خوشک و برا داگادار بی و ناسیاوی و بازنەی فراوانی ناسیاویت زۆر بێ. بە کورتی ئیسلام پێمان دەڵێ گۆشەگیر مەبە. جا بە تایبەتی ئەگە تۆ لەگەڵ کەسا تێکەڵاو نەبی واجبە لەگەڵ خێزانەکەی خۆتا تێکەڵاو بی. لە ناو خێزانەکەی خۆتدا دایک و باوکت خوشک و براکانت. بەڵام کەی خۆشە ئەم تێکەڵاو بوونە، کەی خۆشە تێکەڵاوبوونی ناو مزگەوت و ئیمانداران و مناسەبەتەکان و جەژنەکان و کەی خۆشە لە ناو خێزانەکەی خۆتا لە چوارچێوەی ماڵێکە بەڕێزان کە دڵت پاک بێ، کە ناخت بەرامبەر یەک پاک بێ، نەک خوا نەخواستە هەوڵی لە چاڵنانی یەکتر بدەیت. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا خۆی پەروەردگار باسی دوو ماڵمان بۆ دەکا. ئەم قورئانە بەڕێزان کە خوێنتانەوە لێی ورد ببنەوە، تێبگەن بۆ ژیانتان. پێمان دەڵێت تەواوی سەر ئەم زەویە ئەو ماڵانی کە دەیبینین بینی خوشک و براکان بریتیە لە دوو ماڵ. ماڵێکمان هەیە براکان ڕوحیان لەسەر سەری یەکتر دەردەچێت، خوشک و برا کوردەواری ئەڵێ ڕوحیان بە قوربانی یەکتر دەکەن، خۆیان دەخەنە مەترسیەوە لە پێناوی یەکتردا. پارویە گنان هەبێ بەبێ یەکتر بۆیان ناخورێ، ئیشێکی خێر هەبێ ئەم برایە دەستێکەوە توێ خەمی براکەشێتی بەڵکو سوودمەند بێ. ئەمە کوێیە؟ ئەمە ماڵی موسایە، موسا و هاڕوونی برای، موسا و خوشکەکەی کاتێک کە موسای مەلوت کە خرایە بە ئەمری پەروەردگار دایکی خستیە تابوتێکەوە سندوقێکەوە بە ئاوەکەی دادا و چۆکۆشکی فرعونەوە خۆی خستە مەترسیەوە و بە شوێن براکەیدا ڕۆی بۆ ئەوەی جێپێی هەڵگرێ، بۆ ئەوەی بزانێ هەواڵی بزانێ، هەواڵەکە بەرێتەوە بۆ دایکی و سەرنجام بۆ هۆی ڕزگارکردنی براکەی و ئامێزدانەوەی بە ئامێزی دایکی. بەڵام موسا بۆ هاڕوونی برای چۆن بوو؟ بینی ئەم دوو برایە چەند خۆش بووە. موسایە کاتێک کە چۆتە مەدیان دوای چەند ساڵ لە گەڕانەوەدا پەروەردگار دەیکا بە پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم، سەلات و سەلامی خوا لەسەر و پێغەمبەران بێ، لەسەر موسا و هاڕوونیش بێ، لەسەر پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله علیه وسلم. کاتێک کە دەبێتە پێغەمبەر یعنی خێرێک هەیە، یعنی بەرەکەتێک هەیە. دڵ و دەرونی ئەم برایە ئەوەندە پاکە بەرامبەر بە هاڕوونی برای یەکسەر داوا دەکات دەفەرمێ وأخي هارون هو أفصح مني لسانا. يا ربي خوایە هاڕوونی براشم کەی بە پێغەمبەر، ئەو زۆر لە من زمانی ڕەوانترە. سبحان الله، لەم دڵ و دەروونە پاکە. قورئان لێرەوە پێمان دەڵێ ماڵانێکمان هەن برایەتیان ئاوا خۆشە، برایەتی و خوشکایەتیان وەکو ماڵی موسا و خوشکەکەی، وەکو ماڵی موسا و هاڕوونی برای وایە. هەر وەختێ خێرێک هەبێ حەز دەکا براکەشی باشدار بێ. موسا سەلامی خوای لەسەر بێ یەکسەر دەڵێ پەروەردگارە داوا لێ دەکەم هاڕوونی براشم کەی بە پێغەمبەر. ئەمجا ئەو دڵ گەورەیە، ئەو ناخەپاکە ئەڵێ هو ئەفسەح منی لیسانا، پەروەردگارە ئەو لە من زمانی ڕەوانترە، زۆر ڕەوان بێشترە، باشتر دەتوانێت پەیامەکەی تۆ بە خەڵکی و بە فیرعەون بگەیەنێ. ئەمە برایانێکمان هەن ئەڵێ بەخوا براکەم لە من بەتواناترە، براکەم بۆ ئەم کارە لە من شیاوترە، خۆزگە براکەشم بەشداری ئەم خێر و بەرەکەتەی بکردایە و لەگەڵماندا بوویایە. خۆش بە حاڵی ئەو ماڵەی کە ئاوا وەکو هاڕوون و موسا، وەکو موسا و خوشکەکەی وان. بەڵام لە قورئاندا باسی برایانێکی کەمان بۆ دەکا. پێمان دەڵێ ماڵیش هەیە لەم سەر زەویە تا قیامەتیش دەبێ، لە ناو کوردستانی من و تۆشا دەبێ وەکو کوڕەکانی یعقوب وان. کاتێک کە کۆمەڵێک کوڕ بە ناحەق و ناڕەوا تەنها ناخیان پیسە ئەڵێن اقتلوا یوسف ئەو اطرحوه ئەرضا یەخل لەکم وجه ئەبیکم. یوسف کوژن، یوسف دەربەدەر و ئاوارەکەن. ئەوەی کەمترین شەڕی هەیە ئەڵێ بیکەنە چاڵاوێکەوە بەڵکو خەڵکێ بیبا و لە کۆڵمان بێتەوە دەربەدەر و ئاوارە بێ. بەڕێزان سەیری کە برا هەیە چاڵ بۆ براکەی هەڵدەکەنێ. قورئان چیرۆک نییە، قورئان حیکایەت نییە. کە باسی یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە سوڕەتی یوسفا دەخوێنیتەوە پێت دەڵێ یەقینت هەبێ برایانێک هەن بە خوێنی سەری یەکتر تینون، بەڵام هەردوو لا شەر نییە پیس بن. برایانێکان وەکو یوسف پاکن، بەڵام براکەی تری بەرامبەری ناخی پیسە وا ئەزانێ ئەگەر ئەم لەبەر چاوان و لەبەر دڵان بێ لە لای باوکیان سنگی ئەم نابێ. ئەڵێ با ئەمە لابین ئەم کۆسپە بۆی ئێمە لە بەرچاوی باوکماندا خۆشەویست و ڕێز لێژیرا و سنگ دەرپەڕی و بین. بەڕێزان هەردوو ماڵەکە هەیە،
بەڵام چێ دەیباتەوە ئەوەی قورئان پێمان دەڵێ ئەگەر وەکو موسا و هاڕون بن وەڵڵی خێر و بەرەکەت بەسەر هەردووکتاندا دەڕژێ بەخوا هەر برایەک خۆشی براکەی خۆی بوێ و بڵێ براکەم لە من باشترە لەم کارەدا خوا لە تۆ کەم ناکاتەوە بەشی براکەشت دەدا و تۆ هەر فەزڵ و گەورەی خۆشت دەمێنێتەوە وەکو موسا و هاڕون بەڵام هەر برایەک کە بەرامبەرەکەی ناخی پیسە ئەگەر ئەم ناخی پاک بێ خدای گەورە پشتیوان لە تۆی پاک دەکا و برا دڵ پڕ لە قین و خراپەکەت لە کۆڵ دەکاتەوە یوسف دیارە زۆر نەهامەتی بەسەر هات بەڵام چێ قازانجی کرد لە کۆتاییدا یوسفی دڵ پاک و لێبوردا کاتێک ئەوەندە لێبوردەیە براکانی دێنە بەرامبەری و چاویان داخستووە و ملیان کەچە دەفەرمێ من بعد ئەن نەزەغ الشەیطان بینی وبین ئیخوەتی بۆی هێشتا ڕویان نەشکێنێ دڵە سوپاس بۆ خوا پێک شاد و شکر بووینەوە ئێوەی لە بادیە و بیابانەوە هێنایە ئەم شارە هەمومان بۆ خۆمان بەخۆشی بەیەکەوە دەژین دوای ئەوەی شەیطان ناکۆشی دروستکرد لە بینی من و ئێوەدا ها خۆشی دەخاتە بینەوە ناڵێ من پاک بووم و ئێوە چ غەدرێکی گەورەتان لێکردم ئەڵێ کاری شەیطان بوو بینی من و ئێوەی برامی تێکدا خدای گەورە سەرفرازی کرد بۆیە هەر کەسێک ئەگە براکانیشی خراپ بن ئەمنێتی پیس نەبێ خوای پەروەردگار دیفاع لە تۆ دەکا و پشتیوانیت لێ دەکا و بە ئاواتی خۆت دەگەیەنێ دووەمیان لە دوای ناو خێزانەکەی خۆت ئیسلام واجبی کردووە کە سەردانی خزم و کەسوکارت بکەیت سیلەی ڕەحم سەردانی خزمان بەڕێزان بۆ ئەم مەبەستانەیە ئێستان بەڕێزانی کە نامەکانم خوێندنەوە هەمووی سەردان و سیلەی ڕەحمیان هەبووە بەڵام بەداخەوە لە جیاتی خۆشی بۆیان بۆتە مایەی ناخۆشی و سەرنجام لێک دابڕاون بەڵام سەردان و سیلەی ڕەحم لە ئیسلامدا یەکەمیان بۆ بەدەستێنانی پاداشتی خوایە والله هەر کەسێک لە پێناوی خوادا سەردانی خزمێکی خۆی بکە بڵێ یا ئەڵڵا پاداشتەکەم تەنها لە تۆ دەوێ و تەنها لەبەر خاتری تۆ ئەم سەردانە دەکەم سیلەی ڕەحم بێ نەک سیلەی لەحم لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا هەیە سیلەی لەحمی هەیە بێتاقەتە بە دوی کوتێ گۆشتا دەگەڕێ داوەتێکی چەور لە ماڵی چه خزمێکە بێ خۆی پێداکە نا بەخوام لەبەر ناخواردن دەچێ نەئیشی پێێتی نەمەرایی لەبەر دەکە ئەڵە خوا لەبەر خاتری تۆ فڵان کەس خزممە لەبەرەوەی تۆ ئەمرت کرد بردووە جێبەجێی بکەم سیلەی ڕەحمەکە خوا لەبەر خاتری تۆ دەچم سیلەی ڕەحم بێت لەحم والله پاداشتێکی هەرە گەورەی لەلای ئەڵڵا بۆ دەنووسێ سبحانه وتعالى و لە قیامەتا دەیبینێتەوە و دڵنیا بێت لەم دنیایەشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ خوا دەیەوێ بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیەوە با سیلەی ڕەحم جێبەجێ بکە هەر کەسێک کەوا دەیەوێ پەروەردگار لە گوناهەکانی خۆش بێ با سیلەی ڕەحم جێبەجێ بکە هەر کەسێک دەیەوێت تەمەنی پڕبەرەکەت و خێر بێ با لەگەڵ خزمەکانی باش بێ کەواتە تۆ یەکەم بەدەستێنانی پاداشتی خوددا دووەمیان مەحەبەت و خۆشەویستی نوێ دەبێتەوە کاتێک کە دەچی بەڵام نێتەکەت بۆ خوا بێ بەس لەبەر خاتری خوا سەردان و سیلەی ڕەحمەکەت کرد واللهی ئەو خزمەش دڵی بە تۆ خۆش دەبێ ئەها خەریکە تۆزێک لە تۆز و گەردێک دروست دەبێ فویەکی لێ دەکەی بەو چاک و چۆنی و ئەملاولا ماچکردن و شەوێکمانەوە لە لای یەک و پارۆنانێک یە خواردن بەخۆشیەوە لەگەڵ یەکترا سیلەی ڕەحمەکە دەبێتە هۆی خۆشەویستی نوێبوونەوە لە نێوان ئەو دوو خزمەدا سێمیان لابردنی خەم و خەفەل لەسەر دڵ و دەروون بەو سەردان و سیلەی ڕەحمە ئینسان ئەگەر خەم و خەفەتێکی هەبێ کە لە ماڵەوە پەنا بۆ چێ بەرێ بچی بۆ لای کەسانێکی نەناسیاو نەخێر وەڵای فڵان کەس خزممە ئەچی بۆ لای ئەویش پێشوازی لێ دەکا وەختێک کە دەیتەوە ماڵە ئەو خەمە نەماوە جاران خەڵک بۆچی تووشی نەخۆشیە دەرونیەکان نەدەبوو بەڕێزان ئەو سیلەی ڕەحمە هێندە بەهێز بوو لە ناو میلەتی ئێمەدا کەسێک کە خەمێکی دەبوو سەردانی ماڵی براکەی خوشکەکەی ئامۆزاکەی پورزاکەی یەکی خاڵەکەی مامەکەی دەکرد والله کە داهاتەوە خەمەکەی نەمابوو کەس تووشی نەخۆشی دەرونی نەدەبوو لەم کوردستانەدا باوەڕ ناکەم دوو دکتۆری نەخۆشی دەرونی هەر دەگمەن خەڵک نەشی زانیوە ئاشتی وا هاشە ئێستا دکتۆری دەرونی بە ئەندازی دکتۆری جەستەیی لە شارەکانماندا زۆر بووە ئەوەندەی خەڵک تووشی نەخۆشیە دەرونیەکان دەبێ هێستا بەدەست نەخۆشی جەستەیەوە ناناڵێنێت ئەوە هەموو ئەنجامی دابڕانە ئەم سیلەی ڕەحم و سیلەی خزمایەتیە ئەبێتە هۆی ئەوەی ئینسان لە نەخۆشیە دەرونیەکان بە دوور بێ و خەمەکانی بڕەوێنێتەوە بەڵام بەو مەرجەی کە چوویتە ماڵی براکەت کە چوویتە ماڵی خوشکەکەت کە چوویتە ماڵی خزمەکەت بەڕێزان سەیری دڵ و دەرونی خۆت بکە سەیری دڵ و دەرونی خۆت بکە ئەگەر ماڵەکەی یەکەم ماڵێکی خۆش بوو خانوێکی خۆشیان هەیە
ماڵێکی خۆش بڵێ یا ڕەبی خوا موبارەکتان بێت لە لای خۆی دوعایان بۆ بکە کاکە بە ئاشکرا بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەم خان و ماڵەتان لێ موبارەککە یا ڕەبی بەلەشی ساغ تێدا دانیشن یا ڕەبی نانی خۆشی تێدا بخۆن یا ڕەبی نانی حەزی تێدا بخۆن خوایە ئەولادەکانیشتان لەم ماڵەدا بە ئیزنی خوای پەروەردگار شەکراوی شوکردن و ژینهێنانیان بخورێتەوە دوعایان بۆ بکە خوا دەمت دەڵێت دەمە لە چیت کەمە ئەو ماڵەش یعنی دڵیان پێ خۆش دەبێت دەڵێ خەی فڵان کەس چەند لە ناخی دڵەوە دوعای بۆ دەکردم ئۆتۆمبیلێکی باشیان هەبوو سارێکی مۆدیل بەرزیان هەبوو ئەلحەمدوللا هەستت دەکرد داهاتیان باشە وەزعی مادیان باشە بەس بە چاوی سەر بڕوانە چاوێکی سەر ڕوانی و تا دیسانە دوعای خێر بکە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحمتان پێ بکا لە بەڵا بە دوورتان کە بە لەشی ساغ و سەلامەتی و دڵخۆشیەوە سود لەم ئۆتۆمبیلە جوانە بێنن والله هەر ئەوە قابیل بە ئێوەیە یا ڕەبی خوای گەورە زیاترتان پێ ببەخشێ سێمیان چوویتە ماڵی خزمەکەتەوە براکەت خوشکەکەت کەس و کارەکەت ئەوانەی کەوا خزم و ئەقریبای خۆتن بینیت ئەلحەمدوللیلا فڵان کەس لەگەڵ خێزانەکەیە زۆر بەینی ژن و مێردایەتیان خۆشە پیاوەکە هەڵدەستی یارمەتی ژنەکەیەدا ژنەکە لە بەر مێردەکەی هەڵدەستێ دەست لە سەرسنگ بەڵێ قوربان وەکو جەنابی مامۆستا فەرمووی هەستا ژن و مێردم بینیوە کە قسە دەکەن دەڵێ بە مێردەکە وەکو مامۆستای مێردم فەرمووی ئەو دەڵێ خاتوونی هاوسەرم وای گوت هەڵدەستێ لەبەر چای میوانەکاندا هاوکاری ژنەکەی دەکات بینیت زۆر ڕێز و حرمەت و خۆشەویستە لە نێوانیاندایە ئێتر تعلیقی لێ مەدا مەڵێ ئەوە چییە ئەمە چێت بەخوا تۆش دیارە مود نەرمە لە بەرامبەر بە خێزانەکەت یان ئافرەتێ بە ئافرەتێک نەڵێ ئەوەندە ڕوومە دەمێت دەکات ئەو هەموو حرمەت و دەست لە سرسنگدان و بە قوربان بوونە چییە کورە مێرد دوای ئەوەندە ڕووی بدەیەوە سەر تازاڵ دەبێت نا بڵێ وەڵڵاهی دەستخۆشیتان لێ دەکەم دەستخۆشیتان لێ دەکەم کە لەخوا بە زیاد بێ دەتان بینم چاوم گەشت بوو کە ژن و مێردێکی ئاوا بە حیا و حرمەت ئەوا بەڕێز و بە ئیحترامن لەگەڵ یەکترا یەخوا نمونەتان زۆر بێ خوابتان پارێزێ یا ڕەبی خوای پەروەردگار منداڵتان ساڵح و زیرەکە یەخوا هەروە بە خۆشی بتان بینم ئەها دەمت بکرێتەوە دوعای خێر بکە بەڵام بەڕێزان ئەمەد لە ناخی دڵەوە بێ ئاگرفتی ئەمە ئەوەیە ئینسان دوو جۆرە ئیمانداری بە حەق ئەو دوعایانەی کە دەیکا ڕێک لە ناخی دڵیشەوە بۆ خۆی ئامینی بۆ دەکا منافق و دووڕوو دوول لە ڕووی جەنابتان کاتێک کە دوعاش بۆ کەسێک دەکا کاتێک کە بە فڵان کەسیش دەڵێ بەخوا خۆشحاڵم ببینینت ماوەڵەکەت موبارەک بێ لە پشتەوە دەڵێ یەخوا بێت بە میرات بێ ئەو سارەی دەبینیڵە بەخوا هەر قابل بە تۆیە یەخوا موبارەکت بێ و بەدەشی ساغڵە یەخوا تووشی ڕووداوێک بینە دڵی خۆیانوا دەڵێ ژن و پیاوەکە دەبینێ بە یەکەوە تەبا و خۆشەویستن ئاواتی ئەوە دەخوازێت لە دڵەوە کە بەینیان تێکچێ ئەگە بۆی بکرێ قسەیەکی خراپ قمبەلێک فڕێداتە بەینیانەوە نانا ئەمە صفاتی منافقانە چونکە منافقەکان خوای پەروەردگار لە سوڕەتی ئالی عیمران ئاەتی 109 دا باسییان دەکات دەفەرمێ وإذا خلوا عضوا عليكم الأنامل من الغيظ وإذا خلوا عضوا عليكم الأنامل من الغيظ منافقەکان کە تووشی ئیماندارەکان دەبوون دەیانگوت ئێمە لەگەڵ ئێوەین ئێمە پشتیوانی ئێوەین ئێمە هەمومان ڕەگ و خوێن و گۆشتمان تێکەڵاوە لەگەڵ ئێوەدا کە پشتیان تێ هەڵدەکردن بە پەنجە و سەری پەنجەی خۆیان دادەنووسان لە ڕق و قینە پەنجەی خۆیان دەکرۆش ئەوەندەیان ڕق لێ بوو تۆ ئامە بە بەخوا چوویتە هەر ماڵێکەوە بەرەو ڕوو خۆشحاڵیت دەربڕی و پیرۆزبایی لێکرد لە ناخی دڵتەوە ومێدی لە ناوچوونت بۆ خواز لە ئیمانت بترسە ئەوە صفاتی منافقانە کە بەرەو ڕوو پیرۆزبایی و خۆشحاڵی مبارەکبایی کەچی لە پشتەوە لە دڵەوە ئاواتی لە ناوچوونی خواز لە ئیمانت بترسە قورئان دەفەرمێ ئەوە صفاتی منافقانە بەڵام بەڕێزان ئەگەر زانیت چوویتە ماڵی کەس و کارێکت چوویتە ماڵی براکەت خوشکەکەت خزم و کەس و کارەکەت زانیت لە ڕوخساریاندا دیارە بە چوونەکەت خۆشحاڵ نین زانیت بێ حرمەتن لەگەڵت یعنی هیچ ڕێز و حرمەتێکیان نەنواند چەند جار چوویە ماڵی و ئەو هەر نەهاتەوە بەبێ عوزر مەحەبەت بوو بە میحنەت ئەمە گرنگە ئێستا و بەڕێزانی کە سێ نامم خوێندەوە مەحەبەتیان بۆتە میحنەت لە ئەنجامی ئەو تێکەڵاوی ئەوەتانە کوڕ لەگەڵ دایک و خوشکی خۆیدا ئەمە لەگەڵ براژن و براکانی خۆیدا ئەوەی تریان لەگەڵ خزمەکانی خۆیدا لە جیاتی ئەم سەردان و سیلەی ڕەحم و تێکەڵاویە بێتە مای مەحەبەت و خۆشەویستی نوێبوونەوە بۆتە مای میحنەت و نەکبەتی بۆیان
لە یەک بێزارن بوختان بۆ یەک دەکەن سارد و سڕن بێ احترامی بە یەک دەکەن سوێن دەخۆن سەردانی ماڵی نەکاتەوە بوو بە میحنەت ئەگەر زانیت حاڵەکە وایە کاکە کەمی بکەوە زۆر غیبەن تەزدید حوبەن لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ فەرموویەتی زۆر غیبەن تەزدید حوبەن کاکە کەم کەم هاتوچۆی یەک بکەن با خۆشەویستیتان زیاد بێ ئێستاوەتان خۆر لەم گەرمای هاوینەدا هەمومان لەبەری ڕادەکەین بەڵام خۆ هەر ئەو خۆرەی ئاسمانەیە کە لە چلەی زستانە ڕۆژە خۆرەتاوە هەمومان خۆ دەکوتین بچینە بەر خۆرەتاوێک بچینە بەر بەڕۆژکەیەک ئەو خۆرە نازدارە لێماندا بۆ ئێستا وایە چونکە هەمیشە گەرمە هەمیشە لەگەڵماندایە ڕۆژگارێکی درێژ و گەرم بێزار بووینین کاکە وەڵی کام کەسەی زۆر خۆشت دەوێت کامەی زۆر زۆر خۆشت دەوێت ئەگەر هەموو ڕۆژێ هاتە ماڵت بێزار دەبی ئێمە میلەتێکین بەداخەوە یان هەموو ڕۆژە سەردانی یەک دەکەین یان قەتعی سیلی ڕەحمی یەکتر دەکەین نا ئاوا نا ئەنجا هەیە ڕێگە نادا ئەڵێ من بەس من بێمە ماڵی تۆ تا جێژن دێتە پێشەوە ماڵی خۆی دەرگا دەدا خۆ ئێوارە لە ماڵی فڵان کەس نیوەڕۆ لە ماڵی فڵان کەس ڕۆژی دۆم لە ماڵی فڵان کەسی خزمی دەکا کە تۆش ڕێگا بدەست جارێکی ئەمیش بە ماڵ و منداڵەوە بێ سەردانت بکات تۆ هەر دەخۆی جارێک دەبێت سنگیش بکوتی تۆ حد دەرگا دەکوتی باجار لە دەرگات بدرێتەوە محەبەت ئەوەیە با لە بینی هەردوو لادابێ نە ئەوەندە سەردانەکانت زۆر بندوایی لە یەک بێزاربی نە تەرکی سیلێ ڕەحمیش بە لە دەرگایەک مەدەکە ببێ حرمەتی دەرگا لێکرایەوە بەڵام لەبەر خاتری خوا یوسف ئاسا سەردان و سیلێ ڕەحم بکە سەردان و سیلێ ڕەحم بەوەی ئەگەر خۆشی هەبوو دنیا دووشتە شای و شینە لە شینە تەعزیە هەبوو هەر بەشداری بکە چاوی مردوو تیژە خەزمەکەت چاوی تێتەوەی بەشداری بکە ئەو یەک دوو ڕۆژە بەدەوریەوە مناسبەتی خۆشی هەبوو بچی بەشودا ژنی بۆ کوڕی هێنا بڕۆ پیرۆزبایی لێ بکە بڕۆ دیاری بۆ بەرە هاوە لەوە چێ لە 2 ساڵە جارێک ڕووبدا لە 3 ساڵە جارێک ڕووبدا جەژنێک هەبوو 5 دقە 10 دقە بچۆ چایەک چکلیاتێک لە ماڵەکەیدا بخۆ و دوعایەکی خێری بۆ بکە و بەڵام بەدڵێکی سافەوە بەخوا کە تۆ دڵت ساف بوو لە ناخی دڵەوە دوعات کرد وەڵڵاهی بەرامبەرەکەش دڵی ساف دەبێ و پاک دەبێ بەڵام بەرەو ڕوو محەبەت و خۆشەویستی بنوێنی و لە دڵەوە هیوای لە ناوچوونی بۆ بخوازی وەڵڵاهی شەیطان لەو بینایە ئامادە دەبێ و پەروەردگار لەو کاتەدا نەک لێت ڕازی نابێ هەردوو لا گوناهت بۆ دەنووسێ بۆیە بە ڕێزانە دەڵێم بەڵێ تۆ تەرکی سیلێ ڕەحم مەکە بەڵێ گوناهبار دەبی بە تایبەتی کوڕەکە کە دەڵێ لەگەڵ دایکیدا لەگەڵ نەنکمدا بەینی نییە بچۆ دەستی دایکت ماچکە بەڵام کە زانیت دیسان گرفتاری دروست دەبێ با ئەم سیلێ ڕەحمە هەموو ڕۆژێ نەبێ با ئەمە هەموو ڕۆژێ نەبێ با تۆ زەکەم بێتەوە جار جارێک ئەم تەلەفۆنە خۆ ئەم هەموو تەلەفۆنی پێدەکرێ و لە ماڵی هەمووتاندا هەیە دە تەلەفۆنێکی پێ بکە لە 2 هەفتەیە جارێک بڵێ فڵان کەس وەڵا بیرم دەکردی بەخوا ببێ دەرفەتی نەمیشتە کاتتان بگرم لەوە چێ مناڵەکان مەژغوڵ بن لەوە چێ جەنابەت ماندووبی یەخوا لەش ساغ بێ ویستمە بە تەلەفۆن هەواڵێکتان پرسم خۆشکوت باشن ساغ و سەلامەتون تەندروست باشن خواگەی لە هەموو لایەکمان بێ بە 2 کەلیمەی خێر سیلێ ڕەحمەکەشت جێبەجێ کرد هەروەها قەتعی سیلێ ڕەحمیشن نەکرد و بێزاریشن نەکرد وەگە غەل و غەشێکی شەبێ بەم تەلەفۆنە بڕوان پێ بکە دەتوانی بە تەلەفۆنێک بە قسەی شیرین و زمانی نەرم و دڵی پاک ئەگەر غەلوغەشێکیش لە بینی خزمایەتی و براوە خوشکایەتیدا هەبێ خوای گەورە ئەوەش لا دەبا و شەیطان ناچار لەو بینەتان دەچێتە دەرەوە ئومێدەوارم کە ئینشاءالله بەرەو جەژنی پڕ بەرەکەتی قوربان دەڕۆین ئینشاءالله لەم جەژنەدا بیکەین بە فرسەت بۆ نوێبوونەوەی سیلێ ڕەحم و دروستکردنەوەی خۆشەویستی و نوێکردنەوەی ئەگەر کاڵ بۆتەوە بەرنامەکەمان ڕاستەوخۆیە ناوبڕێکی زۆر کورتمان لەبەردەمایە دواتر دێمەوە خزمەتان ئینشاءالله چاوەڕێی پەیوەندیە جوانەکانی بەڕێستان دەکەین بسم الله الرحمن الرحیم دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویست بەرنامەکەمان ڕاستەوخۆیە ئەو دوو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی کەناڵی دیمەن دەیبینن بە ئیزنی خوای پەروەردگار دەتوانن جەنابتان پەیوەندیەکانتان وەربگرین چاوەڕێی پەیوەندیەکانی ئێوەین گفتوگۆ بکەین قسە بکەین لەسەر تەوەرەی بەرنامە باسی سەردان و سیلێ ڕەحم ئینسان بزانێت لەگەڵ سیلێ ڕەحمەکانی لەگەڵ خزمەکانی چۆنە یان گرفتێکی هەیە هەوڵی چارەسەرکردنی بدەین بە ئیزنی خوا ئەگەر ڕقێک هەیە بیگۆڕین بە خۆشەویستی یان پرسیارێکی ئاینێک لە توانای زانستی بەندەدا هەبێ ئینشاءالله لە خزمەتتاندا وەڵامی بدەینەوە یان هەر پرسیارێکی بابەتی کۆمەڵایەتی پەیوەست بە بەرنامەکەمانەوە ئینشاءالله چاوەڕێی پەیوەندیەکانی جەنابتانین بەڕێزان باسی سەردان و سیلێ ڕەحممان کرد بەرەو جەژنی پڕبەرەکەتی قوربان دەڕۆین بەڕێزان دنیا زۆر کورتە وەڵڵاهی دنیایە کات کە لەبەر چاوی هەر یەکێکماندا یەقینن نییە کە چەند چرکەیەکی تر دەژی
هیچ کەس ناتوانێت زمانی ئەوە بدا چەند خولەشێکی تر لە دنیادایە هیچ کەس نییە زمان بە یەکی چەک لێ ئێمە بدا کە بەیانی ئەم کاتانە ئێمە لەسەر زەوی داین دنیایە کە ئەوەندە کورد بێ وەڵڵی حەیفە ئینسان بەڕق و قیم بباتە سەر بەخوا حەیفە ئینسان دەفتەری ئەعمالی خۆی لە قیامەتێکی نەبراوەدا لە جیاتی ئەوەی خوا دەرگای سیلە و ڕەحم و برایەتی و خوشکایەتی و خزمایەتی داناوە کە بیقۆزیەوە دەفتەری ئەعمال و کردەوەکانتی لە قیامەتە پێ خێر و بەرەکەتکەی پەنا بەخوا ئینسان بەخۆی خزم و کەس و کار و برا و خوشتیەوە دەفتەری ئەعمالەکەی پڕکا لە شەڕ لە جیاتی خێر بیکە بە شەڕ لە جیاتی ڕەحمەت کە خوا ئەم دەرگایی برایەتی و خوشکایەتی و ناو خێزان و خزم و کەس و کارەی داناوە خوای گەورە بۆ ئەوەی داناوە بێتە مای ڕەحمەت بۆمان ببێتە مای فەڕەحی دڵ بۆمان ببێتە مای دڵخۆشبوون بۆمان پەنا بەخوا ئینسان بیکا بە زەحمەت هەیە بۆتە مای زەحمەت بۆ براکانی هەیە بۆتە مای زەحمەت بۆ خوشکەکانی خوشک هەیە بۆتە مای زەحمەت بۆ براکانی خزم هەیە بۆیە تەمای زەحمەت بۆ خزم و کەس و کارەکەی با ئێمە ڕەحمەت بین با ئێمە ڕەحمەت بین وەڵڵەهی دنیا عەرزمکردن زۆر کورتە حەیف نییە براکەت خوشکەکەت خزم و کەس و کارەکەت لە دوای مردن ئەمجا پەشیمان بی خۆزگە خراب نەبوومایە لەگەڵیە دە ئێستا دەرس وەرگرە ئێستا ئەم سێ چوار ڕۆژە کورتەی ژیانی دنیا کە لەبەر دەستماندایە خوا با حرمەتی یەکتر بگرین دڵی یەکتر ڕاگرین پەیوەندێکمان لەگەڵایە بەڵێ عليك السلام ورحمة الله كاك رزقاري بەڕێز زۆر سپاس بۆ جەنابیشتان قوربان بێگومان خوای گەورە کە ئینسانی دروست کردووە ڕاستیە ئەو مرۆڤەی کە دروست کردوەکانی کۆمەڵاتێ پێویستی بە سوکنەتیان سەردانی چواردەوری بکە چواردەوری شێ خزم بە کەس ئەو کە دایکە خزمەکانی چواردەوت کە جیراندا ئەمڕۆدا کە سێ دەکەین مرۆڤەکان دوورە پەرێزن کە دوورە پەرێزیشن هەمووی تووشی نەخۆشی بوونە کەمەش هۆکارەکەی چیە ناچوونی بۆ ماڵە کەس و کارەکانی خۆیانە هەموو باش کاریگەری لەسەر خۆیەوە ئەو مرۆڤانە کەوتەدارشتی لێ بگومان مرۆڤ پێویستە لا نەقۆڵاتەکانی جێبەجێ بکات کە ئەمەش خوا و پێغەمبەر باسکردووە لە قورئاندا کە مرۆڤ کاینی کۆمەڵاتیە تو نابێت دوورە پەرێز بوەستی لە عورفە دینەکان و کۆمەڵاتەکاندا ئەو کەسانی کە دوورە پەرێزن تەماشا دەکەین نەگۆشەیەکی نەخۆشی نەفسی حاڵەتە نەخۆشیەکان تەماشا دەکەین سێرچێک بۆ ئەو کەسانە و تووشی نەخۆشی بوون ئەمە پێویستە مرۆڤ لە نەکۆمەڵاتەکە بۆ خۆی جێبەجێ بکات دەستخۆشی دەکەم مامۆستاکەم زۆر سپاس بۆ قسە جوانەکانت بۆ ڕوونکردنەوەکانت کاکە ڕزگاری دنیا و قیامەت بی ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم دەستەکانت خۆش بێ سپاس بۆ تەلەفۆنەکەت کاکە محەممەد فەرموو براکەم مرحبا قوربان جان مرحبا سەر هەردوو چاوم کاکە محەممەدی خۆشەویست بێ زەحمەت ئەگەر ماڵێک مەشروبی تیا بێت نوێژی دروستە مەشروبی تیا بخورێتەوە یان تیا دانراوێت هەم تیا بخورێتەوە هەم تیا بێت نوێژی تیا دروستە بە چاوان وەڵام بدەدەمەوە کاکە محەممەد بەڵێ قوربان جان قوربان دەستەکانت خۆش بە کاکە محەممەد گیان خۆی گەورە سەلامەتت کاتی چاوەکەی من خواگەدار بە کاک محەممەد گیان کاکە خەڵدر گیان فەرموو چاوەکەم چۆنی مامۆستای بەڕێز باشش وەر الحەمدولله جەنابتان چۆن کاکە خەڵدر گیان زۆر باشی مامۆستای بەڕێز باش بن سەلامەت بن یاخوا ئەمێری بەختەوەریتان بۆ دەخوازم مامۆستا مەسەلەی سەردان و هاموشۆ و چیلێڕان بەڵێ من کە هاموشۆیەکی دەکەم بە زۆری بچم ئەگە دەچم لەوانەی خۆش نەبێ هاموشۆم نەکە خزم بێ هەتی بێ ئەو شتەدارم ناکاتەوە چیلێڕانی معنای ئەوەیە کە من هاموشۆی من هاموشۆیم بکە ڕاستە بەڵێ بەڵێ مەبەست پرسیارەکەتەوەی من دەچم و ئەو نایە چی بکەم بەڵێ مەبەستی جەنابەتەوەی من دەچم احترامی دەگرم سەردانی دەگەم ئەو نایەتەوە بۆ لام بەڵێ عوزرێکشی نییە عوزری هەیە بۆ نمونە نەخۆشە
لەسەر جێگایە تۆ دەجار بچی ئەو فەقیرم ناتوانێت بێ بۆلات ئەمە عوزرە ئەمە ئەوە نامام هۆکارێکی وەک تۆ توانە هەیە وەک تۆ ئۆتۆمبیل و سیارە لە بە دەرگایەتی وەک تۆ کاتی بەدەستەوەیە مناسبەتەکان بۆ هەردوو لاوەکو یەکن بەڵام ئەو هەر نایەتەوە چی بکەی بەسەر چاو قسەش لەسەرەوە دەکەم تەلەفۆنی دەکرێت مامۆستای بەڕێز بەڵێ تەلەفۆنی دەکرێت تەلەفۆنیش بێم کێشەم نییە بەڵێ ڕاستە بەڵێ عەرزم کردی لە هینەکەدا خۆجاری وا هەیە ئینسان بە یەک تەلەفۆن و بە یەک هەواڵپرسینی لە 15 ڕۆژ لە 20 ڕۆژ جارێکە ئەگەر غەلوغەشێکیش لە دڵا دروست بوو بێ بەو تەلەفۆنە بە سێ چوار قسەی شیرین یەکسەر دەڕەوێتەوە شەیطان لەو بینەیە دەڕواتە دەرەوە بیزەبت وایە ئەم تەلەفۆنەوە هەموو قسە خێرەی بێ خێرەی پێ دەکرێت بە ئەم دوو قسە خێرەش پێ بکرێ بۆ بینی سیلێ ڕەح زۆر ڕاستە کاک خزر سپاس بۆ تای پەیوەندەکە دەستەکان نابعکسەوە من خۆشحاڵ بووم سپاس بۆ تێبینی و ڕوونکردنەوەکە دەستەکان خۆش شیر نەکەم خوا لەگەڵ چاوەکەم خوشکە فاتمە فەرموو السلام عليكم مصطفى. عليكم السلام ورحمة الله خوشکە فاتمە بەڕێزی مامۆستاگیان زۆر سپاسی کارمەندانی ئێوەکەم بۆ ئەو وەرگرتنی مۆبایل تەلەفۆن ئەوانیش ڕێز و حرمەتیان هەیە بۆ هەموو خوشک و برایان فەرموو خوشکە باشەکەم مامۆستاگیان یەکێ لێ پرسیارەڵێ ئێوارە چیتان هەیە ئەمە گوناحباریە یان نا یەکێ لێ دەپرسێ ئێوارە چیتان هەیە بەڵێ یەکتر ئەپرسنەڵێ ئێوارە تۆ چی لێ نایەن بەڕۆ تۆ چی لێ نایە چی ئەخۆی ئایا بە گوناحباریە یاخۆ نام پرسیار دومیش بەڵێ ئایا لە شەوی جومعانە دۆمینەکردن بۆ خۆشی گوناحباریە یان نا ئەم دوو پرسیارمێ مامۆستاگیان لە شەوی جومعاندا دۆمینەکردن بەڵێ بەس بۆ خۆشیەکەن ئایا ئەمە گوناحینە یان نا بەسەر چاو خوشکە فاتیمە قسەت بۆ دەکەم خوشکە باشەکەم بەڕێزی خوشکی من بەڕێزی خوشکە باشەکەم خواگە دەبێت دادەگیان خوا لەگەڵ بێ یاخوا سەر چاو ئیمان خان فەرموو باسی مامۆستا خوشکە باشەکەی من ئیمان خان ئیمان سەلامەت بێ وڵی دوو سیارمەیە پرسیارەکە دادن مامۆستا وەک دەزانین دەرێ سەدەقەت تەرفع البەلاء بیزەبت وایە بەڵێ وایە مامۆستا بەڵێ بیزەبت وایە ئەجەما ئەمن سیارەکەم لێ دروست بووە ئەمن لە بازاری سندۆ مندارێکی فەقیری کڕی مندارەکە زۆر دری پێ خۆش بوو بەڵێ ئەوجە پارەکی زۆرم لێ دزرا ئەجە لە بە ئەو فەرد هەر دە دەقەی پێ نەچوو مامۆستا بەڵێ دە دەقەی پێ نەچوو یعنی پارەم لێ دزرا زۆر خەفەتی خوارد یعنی ئەو شتە یعنی لە پێ ناخوای گەورە زۆر دری پێ خۆش بوو دوای ئەوەی سەدەقەکەت کرد پارەکە لێ دزرا بەری مامۆستا دە دەقە تاریگەکی پێچوو ئەو پاپایەکەم لێ بزر بوو پارە تێدا بوو زۆر لێت بزر بوو ئەما سەبسیاری دووەمیش بەڵێ مامۆستا هۆکارچیە مرۆڤەکانی ئەو سەردەمی حەزیان لە تەنیاییە و ئێستا من ئەمیەک بەخۆم حەز ناکەم بچمە ناو خەرچی و ناو ئاوەدانی درم چون دەبی و دری بەرامبەرم دەستێنم ئەمیان بە تەنیایی مستەحترم مامۆستا هۆکارچێ یعنی لەو سەردەمەی یعنی مامۆستا خەت و ئەوەش نییە فەیسبووکش واش نییە برێن ئەو هۆکارەیە خەت و فەیسبووکش نییە بەس هەر حەز ناکەم بچمە ناو خەرچی حەزم لە تەنیاییە بەسەر چاو خوشکە ئیمان قسەت لەسەر ئەو بابەتە جوانش بۆ دەکەم دەستەکانت خۆش بێ ئەزمعین ئینشەڵڵا خوا سەلامەتتان کەیە خۆ خوشکە باشەکەی من برایان دەتوان یەک دوو پەیوەندی کە ژوەرگرن کاتمان دەبێنێ خات و کاڵێ بەڵێ السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله خات و کاڵێ خوشکی بەڕێزم سلامەتی مامۆستا دەرەکە پەیوەندیم پێکەوە نەکردەوە بە بەرنامە والله ڕاست دەفەرمی خوشکە باشەکەم ئاوادانت کردەوە بەرنامەکە بەرنامەی خۆتانە خوشکی عەزیز و بەڕێزم سلامەتی لای مامۆستا دوو پرسیارم هەیە پرسیار یەکەمی خوشکی خۆم بڵێ مامۆستا لەم ماوەیە باوکم ئەمری خوای کرد ئەو گوتم لە خۆشە بەڵێوتت خزمەتی یەکەم یا ڕەبی خوا لێ خۆش بێ خوای گەورە جەزای بەخێرتان بداتەوە جێگەی بەهەش بێ و ئیشاءڵڵا پاداشتی تۆش لای خوای پەروەردگار زۆر بەرز نووسراوە لەگەڵ مردووی ئێوەیە لەگەڵ مردووی بینەرانە ئیشاءڵڵا خوا لە هەموو لایەکمان خۆش بێ بەڵێ مامۆستا لە کاتی وەفاتەکەی مامۆستا یعنی شیوەنێکی زۆرمان بۆی کرد جیرانێ تەعەزیەمان بۆی کرد بەدەکە ڕەشکردن ئایا باوکم گوناحبار نابێ وڵی شتێکی خراپە بەڵام باوکت خۆ وەسیەتی نەکرد بوو بڵێ کە مردم ئەم کارانم بۆ بکەن نە وەڵڵا مامۆستا وەسیەتی نەکرد بەڵام مامۆستا باوکم
چرای ماڵمان بچرامان کوژایەوە بە حقت باوەک پشت و پەنایە باوەک چرای ماڵە هیچ شتێکی چەند ساڵ نەخۆش بێ کۆڵەکەی گەورەی ماڵەکەی ئەو ماڵە ینی ئینسان هەر خوای گەورە ڕەحم دەکا و سەبووری دڵ و دەروون دێ بە تایبەتی ئافرەتان بە ڕەحمتر و بە سۆستریشن بۆ دایک و باوەک بە سەر چاو قسەت بۆ دەکەم ئینشەڵڵا باوکت گونەهبار نەبوو بە ئیزنی خوای گەورە. مامۆستا دایکم زۆر بۆ یەکگیرێ مامۆستا دایمە هەموو ڕۆژ دایکم بۆ یەکگیرێ ئێمە سەرنجای گونەهبارە بێ وای بۆ مەکە گریان هیچ کێشەیەک نێدا دەجیان گریان بەسەر لە ماڵە سەر قەبران بۆی ناگیرین مامۆستا لەسەر قەبرانیش بۆی بگریان بەڵام ڕوونی دەکەمەوانێ گریان لەگەڵ شیوەنی ناشەرعیدا فەرقی چییە؟ گریانێک هەیە خێرت بۆ دەنووسرێ شیوەنێک هەیە کە دەبێتە مای عەزاب و ڕەحمەت بۆ خۆت و بۆ مردوەکان بەسەر چاو قسەت بۆ دەکەم خات و کاڵە پەیامەکەت گەیشت کۆچیدایک ماسە دنیامان لێ تاریک بوو ژیانمان تاریک بوو دوای باوکم یا ڕەبی خۆی گەورە سەبووریتان بدە ئینشاءڵڵا بە بەهەشت شاد بووە و دنیا شەر وایە هەمومان بەجێ دێڵین گرنگەوەی عاقیبەتمان خێر بێ و هەموو لە بەهەشتا بە ئیزنی خوا کۆ دەبینەوە جارێکیکە ئینشاءڵڵا مامۆستا ئایا قوربانی بۆ مردوو ئەبێ باوکت وەسیەتی کرد بۆ قوربانیم بۆ بکە نەگە مردم والله مامۆستا وەسیەتیشی نەکرد بەڵام پێش مردنی خۆی جوسێت هەر قوربانی کردووە باوکم خۆی بۆ هەموو کرێتی بۆ خۆی کرێتی بۆ دایک و بۆ باوک و ئیتر ئەوەی کرد نێزت بۆ لێ قوربانی بۆ کردووە الحەمدولillah خوا بەزێ خۆمان حەز دەکەین بۆی بکەین ئەگەر بەسەر چاو خات و کاڵی ئینشەڵڵا قسەت بۆ دەکەم خوشکە باشەکەم گوێ بیست بە لە درێژەی بەرنامەکەدا پەیامەکەت گەیشت دەستەکانت خۆش بێ ئەجمعین ئینشەڵڵا دووبارە سەرخۆشیان لێ دەکەم خوا لە باوکت خۆش بێ یا ڕەبی. برایان ئەگە پەیوەندیەک کەش وەرگرن ئەسەیە خات و ئیمان بەڵە خات و ئیمان خوشکە باشەکەم فەرموو بەڵێ. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماستاگەن لەبەر خاتی زۆر زۆرم خۆشەوی تەمەند درێژ بی ئینشاءڵڵا بیخوال لە ڕازی بێ خوشکە باشەکەی من خوای گەورە پاداشتان داتەوە لە خۆشەویستانی خوای گەورە بن ئێمە هەموو خوشک و برایان لە پێناوی خوا دە مەحەبەتمان هەیە بۆ یەکتر یا ڕەبی خوا لە خۆشەویستانی خۆی حسابمان کە لەو کەسانە بین کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوادا لەبەر ئەوە کۆ دەبینەوە کە لەبەر خاتری دینی ئیسلام و خاتری پەروەردگار یەکترمان خۆشویستە خوا لە ڕازی بێ خوشکە باشەکەم سوپاست دەکەم. ئامین رب العالمین. مامۆستاگیان پرسیارێکەمە بوو پرسیارەکەت بە چاوان خوشکەکەم فەرموو. ئەگەر گوناح باردی یعنی گوناحێک بێ پەڵێکی ڕەش لە دڵتدا دروست دەبێت بەڵێ ئەو پەڵە ڕەشە چۆن نەرسێ لەسەر دڵماندا هەر گوناح بێ بە چاوان پرسیارێکی جوان و قسەت بۆ دەکەم خوشکەیمان بەسەر چاو. مامۆستاگیان زۆر زۆرم خۆشەوی ئینشاءڵڵا تەمەند درێژ بی یا ڕەبی لەگەڵەوەی بەڕێزیشتا خوشکە باشەکەم لە خۆشەویستانی خوای پەروەردگار بین هەموو لایەکمان زۆر زۆر سوپاس دەستەکان قوربان مامۆستاگیان دارت بێ خوا لەگەڵ بەسەر چاو خوا لەگەڵ بەسەر چاوان خوا لەگەڵ بێ یاخوا. حەز دەکەم برایانەوە با دوا پەیوەندی بێ بۆی کە وڵامی پرسیارەکان ئینشەڵڵا بدەینەوە دەست چاوتان خۆش بێ. بەڕێزان ئەوەندە پەیوەندیە با بەس بێ بۆی کە بتوانین ئینشاءڵڵا قسەیەکی باشیان لەسەر بکەین وەگەر دەرفەتێکیش ما دووسێ کەلیمە مابوو لەسەر مناسبەتی جێژنوانە ئینشاءڵڵا بە پێی کاتەکە ئەو بەڕێزانەی بکە پەیوەندیان کرد دەستیان خۆش بێ ئەوەش کەوا بە تەمای پەیوەندی بوو یان نەمانتوانی وەریگرین ئینشاءڵڵا تەمەن باقی بێ لەسەر خێر لە دەرفەتێکی ترا دێنەوە خزمەتتان و لە خزمەتتاندا دەبین. پەیوەندی یەکەمان کاکە ڕزگار بوو دەڵێ ئەمڕۆ خەڵک دوورە پەرێزن واقعان وایە ئەمڕۆ دنیایەکە هەمومان کوردستانی خۆشمان هەز دەکەین یعنی مرۆڤی ئەمڕۆ کۆمەڵایەتی نییە ئەم سادی و سڕیە دروست بووە بەڕاستی قسەکانی کاکە ڕزگار زۆر جوان بوون وەڕوونکردنەوە بوون لەسەر قسەکانی ئێمە تەواوکەر بوون ئەو ئێمە لەبیرمان نەبوو بێ ئەو باسی کردووە بەڕاستی هەمومان زەرەدمەند بووین تێدا یەکەم ئەو هەموو پاداشتەی خوای پەروەردگار واللهی بەڕێزان جار هەیە سیلەی ڕەحم خوا لە گوناهی چەند ساڵت خۆش دەبێ خزمێکت بە تایبەت فەقیر ئێستا دەوڵەمەند خزمی زۆرە هەر کابرا کە دەوڵەمەندە یان پلەدارێکە یان مەسئولێکە کابرا بە خوێی چێشتی بایعەکەشیان نایگاتەوە دەڵێ ناو با بە فڵان کەس خزممە پورزا فڵان کەس ئامۆزا فڵان کەس بەڵام گرنگ ئەوەیە فەقیرێک کە پارەی نییە کە ئومێد نییە هیچ پلۆپایەکی نییە ئیمزایەکی بەدەست نییە قسەیەکی ناڕوە بەڵام خۆ خزمە خۆ بەندەی خوایە بەخوا لەوە ئەو خزمە فەقیرە لە لای خوا زۆر لە من گەورەتر بێ زۆر پلۆپایی بەرزتر بێ ئەزانی بەس لەبەر خاتی خوا کە سەردانت کرد ئەمجا کاتێک کە سەردانت کرد سەردانیکردن بە هەر بە وشە نەبێ هەر بە دەم نەبێ یعنی ئێستا زۆر بەی جاران بۆچی سیلی ڕەحم خۆش بوو بۆچی ئێستا وەکو کاکە ڕزگار باسی کرد خەڵکی ئەمڕۆ دوورە پەرێزن جاران خەڵک دەچوو خزمێکی لە شار بوو ئەم لە گوند بوو
وكل زمان في غمبر صلى الله عليه وسلم أما هبوا فرمي ظاهر باديتنا ونحن حاضره في غمبر صلى الله عليه وسلم كسيك أبو زوري في غمبر خوش دويستو في غمبر زوري خوش دويست كلا بادية ودهات لدشتو در ودهات هرچی بروبومی کشکورون و ماست و هموی ده پیچایوا میوی دو دشتو در بوی دنان پیغمبر صلی الله علیه و سلم دی فرمو بخیزانه کانی ایوش سبتکی و توی شبرکی بو پرکنه ولو کلو پلانی کل شارع هیا هانسی لی رحم پرده بو خزمی کد کفقیره کهجاره ازانی چند خوشه که توشکر هبوی خزمی کد نخوشه و توشکر هتا تو صاغی او دسکرت و نخوشیشه لەزەرفێکا بەبێ دەنگی بەبێەوەی بەرچاوی کەسابی دەیتە بۆی بخێژێت پشتی سەرینەکەیەوە کە نەخۆشە یان لە دەرەوەی بەرچاوی ماڵ و منداڵینا لە کاتی خواحافیزیە شتێک بخەیتە دەستیەوە باخەڵیەوە بڵێ ئەمە هەدیەیەکی برای خۆتە براسی لێ ڕەحمی پێ نوێ دەبێتەوە واللهی لەوانەیە خوا لە گوناهی چەندین ساڵت خۆش بێ بەڵام ئێمە زۆر جار هەروای لێ هاتۆ شتەکان بەس بەدەمی وشکن کابرا ملیارەرە الحەمدوللا زۆری هەیە خزمەکەی محتاجە ئەگەر سەردانیشی بکە بە دەستی وشک دەچێت ئەمدا لە تەعزیەکەیە پارەی بۆ سەرف دەکات بابە لە تەعزیە نا تۆ تا زیندووە خزمەتی بکە لە دوای مردوو تر فاتحاشی بۆ نەخوێندرێ تەعزیەشی بۆ دانەندرێ چۆتەوە بارگای ئەرحەم الراحیمین بە بەزەیترینی هەموو بە بەزەیان با لە ژیان ئاگامان لێک بێ دەستەکانت خۆش بێ کاک ڕزگار بۆ پەیوەندیەکەت بۆ قسە جوانەکانت کاکە محەممەد ئەڵێ ئایا شوێنێک مەشروب عرق و مادە سەرخۆشکەرەکانی تێدا دا بندرێ یان بخورێتەوە نوێژی تێدا دروستە دووشتمان هەیە کۆگای عرقمان هەیە لەگەڵ ماڵێک کە گوناحی تێدا دەکرێت ئەوانەی کۆگای عرقیان هەیە تاوانبارن ئەوانە مجریمن ئەوانە تاوانکارن کەسێک کە عرق دەخواتەوە گونەهبارە توش بووە بە گوناهێکی کەبیرە و گەورەوە وەشایانی بەزەیی و ڕێنماییە و کەوڵی لەگەڵا بدەین کە لەم گوناهە گەورە ڕزگاری بێ ئەگەر لە ماڵێکە عرق دەخورایەوە عرق خودی خۆی لە ڕووی شەریعەتەوە بە هەر شوێنێکەوە نوێژ بەو شوێنەوە نییە ینی کەسێک نوێژ خوێنیش بێ عرقی خواردەوە بەرجلەکانی کەوتبوو ئەبێ ئەو شوێنە کە مەشروبەکەی بەرکەوت و عرقی بەرکەوتەوە پشۆرێتەوە ئەگەر بەر شوێنی نوێژ دەکەوتبوو لەو شوێنەدا نوێژ دروست نییە بەڵام بەڵێ لەو شوێنانەی تری ماڵەکەدا کە عرقی تیا نییە یان عرقەکەشی تێدایە تەنانەت لەو ژوورەشە هەر نوێژ دروستە بەڕێزان مادام عرقەکەی پێدا نەڕژاوە مادام ئەم چوارچێوەی بۆ نمونە مەتر بە مەترە مەتر و 20 بە مەترە کە نوێژی تیا دەکەی شوێنی بەرماڵێکە ئەم شوێنە نە عرقی تیادانراوە نە لە سەری ڕژاوە نە پیا ڕژاوە نوێژ لەو ماڵەدا و لەو شوێنەدا دروستە وەگە کەسێکی عرەخۆر هەبوو لە ماڵێکە و کەسەکانی تر ئیلتیزامی دینیان هەبوو ومێدەوارم تەئسیریان لەسەری هەبێ بە قسەی خۆش بە نەسیحەتی جوان بە خۆشەویستی دەربڕین پێی بڵێن تۆ تاوانکار نی تۆ قوربانی مادەیەکی کە سەرخۆشکەرە زیانەکانی لە ڕووی زانستیەوە لە ڕووی عەقڵیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆشی بکەنەوە و ئەوەندە ڕەفتاریان جوان بێ ئەم بکەوێتە ژێر کاریگەری ئەوانەوە بەڵام بە نسبەت پرسیارەکەتەوە بەڵێن نوێژ لە ماڵەکە دروست دەکە عرق تیا بخورێتەوە تەنها شوێنی ئەو بەرماڵە عرقی پیان نەڕژابێ و عرقی لێدانەندرابێ کاکە خەڤەر دەڵێ دەچێت لای خزمێک و هاموشۆن ناکاتەوە چی بکەین یەخۆ ڕاست دەکە ئێستا تەلەفۆن هەیە ئەگە بۆشی نەکرێ بێ و بەلات کە تۆ دوو جار چی بۆ ماڵی ئەو جارێک تەلەفۆنت بۆ بکاتەوە حەقی خۆیەتی بەڕێزان ئەگەر چوویتە هەر ماڵێکەوە حرمەتت لێ نەگیرە قەت لە دەرگایەک مەدە بەبێ حرمەتی دەرگا لێ بکەنەوە شکۆی مرۆڤ سەنتەرە قەت شکۆی خۆت حرمەتی خۆت بۆ هیچ کەسێک مەشکێنە دینی ئێمە دینی پاراستنی شکۆی مرۆڤە بەڵام من دەڵێم ئەگەر دووسێ جار چوویتە ماڵێک و هەر نەهاتەوە هەر تەلەفۆنت کرد و تەلەفۆنیشی بۆ نەکردیەوە تۆ دەتوانی تەرکی عەلاقەی بکەی بەڵام دووشتەکەی کە وتم شین و شایی لە شین و شاییدا دەستی لێ مەبڕە ئەگەر تەعزیە هەبوو وەکو خەڵکی بچۆ بەشداری بکە سەرخۆشی لێ بکە دوعای خێری بۆ بکە لە کاتی پرسەدا لەگەڵ یابە ئەگەر کوڕی ژنی هێنا و کارتێکی بۆ ناردی کچی بەشودا و داوەتی کردی وتی بەشداری مەجلیس ببە ماڵێ وەڵڵا 10 جار هاتم بۆ لات ئێستا دەتەوێت دەورت خەڵەباڵغ بێ بڵێن نا مادام تۆ یەک هەنگاو هاتوویتە پێشەوە من حیسابی ڕابردوو ناکەم لەبەر خاتری خوا بەژڵێ یا ئەڵڵا من تەنها لەبەر خاتری تۆ بەڵام دوای دوو سێ جار کە تۆ هەر چوویت و زانیت ئەو نەخۆشە نەبێ کاتە یان عزری نەهێنایە بڵێ وەڵڵی داوای لێبوردن دەکەم تۆ گەورەیت نوان ئێستا کەسی وامان هەیە 10 جار چی بۆ لای فەقیرە و مەجالی نێبێتەوە بەڵام عزرت بۆ دێنێتەوە ئەڵێ تخوا ببوورە وەڵڵی تۆ گەورەیت نوان دەبێت جارێک لە جیاتی خۆت بێ جارێک لە جیاتی من بەخوا حاڵەکەی من ئاوایە تۆ دڵت هیچ شتیان نامێنێ
یان دوو سێ جار تەلەفۆنت کرد ئەو جارێک تەلەفۆنی کردەوەتی یەخوا پاداش دادەوە بەخوا تۆ هەمیشە لە ئێمە باشتری هەر تۆ خزمەتەکەت بەهێزترە بەڵام بەخوا منیش دەکەم تەرخەمیم نییە لە بێمەجالیمە لە بێڕەحمیم نییە لە بێکاتیمە و تۆشم بە کەسێکی نزیک خۆم زانیوە زیاتر بێگانەکانم گرتووە بێدڵەتی هیچ شتیان نەمێنێ بەڵام بە هەر حاڵ ئینسان لە شایی و لە شینا لەو دوو دەرفەتەدا مەجای سیری ڕەحم هەر نەپسڕێ و هەر لەگەڵیاندا بێ بەڵام ئەوەی تریشی بە ئەندازەی خۆت کەسایەتی خۆت مەڕوشێنە. فاتیمە خان دەڵێ لە شەوی جومعەدا دۆمینە بکەی بۆ خۆشی گوناحە بەڕاستی من عەرزم کردن مامۆستایانێکی پایەبەرز وەکو مامۆستا کرێکار خۆی گەورە ئازادی کە قسەیان هەبووە لەسەر دۆمینەکردن و ئەوانە بەڵام من نۆکو بۆ چوونی خۆم ڕێزمێ بۆ ئەو مامۆستا بەڕێزانی کە قسەیان لەسەر من باسی ئەم بەرنامەی ئێمە باسی حەڵاڵی و حرامی نییە ئێمە پرۆگرامەکەمان پرۆگرامی خۆشەویستیە نەک لیژنەی فتووە حەڵاڵ و حرام دەڵێم بەڕاستی دۆمینە لە هیچ ماڵێکە نەبۆ خۆشی ئەوە لەسەر شت بکرار حرامە وەکو خوشکە فاتیمەوتی ئێمە بەستانە بۆ خۆشی و کات بەسەر بردن شەوی جومعەش کاتێکی پیرۆزە شەوی خوێندنی سوورەتی کەهفە شەوی سڵاوەتدان لە دیداری پێغەمبەر صلی الله علیه وسلم شەوێکی ئینسان بە دوعا و پاڕانەوە شوێ یعنی هەفتەیەکت بەڕێ کردەوە لە پێشوازی هەفتەیەکی تردا بەیانی دەچی بۆ وتاری هەینی یعنی شەوەکان مقدساتی تایبەتی خۆی هەیە نەوەڵا هەر بشکرێ بۆ خۆشی من ناڵم حەڵاڵیان حرامە بەڵام لە شەوی جومعەدا نەکرێ باشترە ناڵم مادام لەسەر شتیش ناکرێ ناڵم حرامە یعنی حرام جیاوازە و ناپەسند جیاوازە ئەم کارە من بە ناپەسندی دەزانم بە کارێکی خراپی دەزانم نەکردنی باشترە وەگە هەر کراژ بخرێتە شەوانێکیکەوە نەخرێتە شەوی پڕبەرەکەتی جومعەوە چونکە ئەم شەو ڕۆژی جومعەیە تایبەتمەندی تایبەتی خۆی هەیە ومێدەوارم کە ئینشاءالله ئەو بەڕێزانە کە لە ماڵی فاتمە خانە دۆمینە دەکەن خوا کاتەکانتان ببەخشن بەو هەموو کتێبە جوانەی کە هەیە کتێب خوێندنەوە قسەیەکی خۆش عنی حتا تەنانەت نوکتە گێڕانەوەیکی حەڵاڵ و مباح پێکەنینێکی جوان و زەردەخانە هاتنە سەر لێ و بەڵام بۆ خۆم زۆر جاری کەش لە بەرنامەشە باسم کردووە دۆمینە سەرەتایەکە بۆ توشبوون خوا پەناماندا بە قومار کای خۆتانی لێ بپارێزن. دەڵێ پرسیارەکەی تریشی ئابیرم هاتەوە دەڵێت چیتان هەیە بۆ ئێوارە چی دەخۆن ئەم پرسیارانە باش نین نەوەڵاهی نە لە تەلەفۆنە نافرەت لەبەر دەرگا قەت لە کەس مەپرسە چیتان هەیە چی دەخۆن و ئەوانە ئەمە باش نین یعنی کۆمەڵ شت تایبەتمەندی خۆی هەیە ئیلا مەگەر کەسێک بڵێ وەڵا ئێوارە ئێمە فڵان شتمان هەیە ئەی ئێوە چیتان هەیە یعنی مەبەستەوە بێ کاسە دراوسەیەتێک هەبوو جاران هەبوو ئێستا کەم بۆتەوە لەبینی دوو دراوسێدا دەیگۆ وەڵا من شۆربای فڵان شتم لێناوە ترخێنەیەکم لێناوە خواردنێکی کوردەواری ئەرێ ئێوە چیتان هەیە ینی مەبەستی و بۆتان بێنم ئەگەر تۆ شەمان خواردنەتە بێ بۆڕەمێ بۆت نێهێنم ئەگەر بۆ ئەمە بێ باشە بەڵام غەیری ئەوە ئینسان حتا لەو شتانە خۆ پارێزێ شتێکی باشە وڵای زۆرجار دەچێتە قاڵبی حرامەوە چونکە لەوە چێ بەرامبەر نەفسی بۆ خواردنە بڕوە و هەموو دەمە لەبەر دەستیان نەبێ و ئیمکانێتی کڕینی نەبێ بەرامبەریش خۆ دریسان درۆت بۆ بکە هەر گوناها ڕاستی پێ بڵێ نەفست دەشکێنێ و ئەگە پێشی وتی بۆ نەهێنێت تۆ دڵت گەردەگرێت لەبەرەوە ئەو کەسی پرسیاری ئەم بابەتانە دەکا واقعاً هەندێک جاریان گوناهبار دەبێ خۆپاراستن لێی نیشانەی ئیمانە نیشانەی ڕۆشنبیربوونی مرۆڤە قەت لە کەس مەپرسە چیتان هەبوو چیت خوارد چیتان خوارد ئێوارە چیتان هەیە نیوەڕۆ چیتان هەیە ئەم بابەتانە لە ئینسانی ئیمانداری ڕۆشنبیر ناوەشێتەوە. خاتو ئیمان دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی سەدەقە تەفعی بەڵاو موسیبەتە یارمەتی کەسێکمدا و زۆر منداڵەکە دڵی پێخۆش بوو بەڵام لە دوایەوە جزدانەکەم لێ دزرایان لێ بزر بوو پارەیەکی زۆرم لێ ڕۆی دقەتی فەرموودەکە بدەن دەفەرمێ الصەدەقەة تدفع البەلاء بەڵای لەسەر لابردووی باسی ئەوەی نەکردوێت جزدانە لێ بزر نەبێت لەوەجە کەم تەرخەمی جەنابەت بوو بێ خاتو ئیمان ئەوە خۆت کەم تەرخەم بوو بی ئەزمونێک وەردەگری جارشکە زیاتر ئاگال لە جانتاکەت بێ نەلێت بزن و لەلێت بزر بێ بەڵام بەلا چییە یەقینت هەبێت تۆ ئەگەر ئەم کارت ئیشەڵڵا هەرواش بووە لەبەر خاتری خوا دڵی ئەو منداڵت خۆش کردووە و هەستت کردووە چەندە دڵی خۆشە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرموو پارە لێ نادزرێ نەیفەرموو جزدانت لێ بزر نابێت جانتان لێ بزر نابێت پارە لێ بزر نابێ و نادزرێ فەرمووی خوا لە بەڵا لات دەدا بەڵا ئەزانی چییە بە ئەندازێ ئەوەی کە تۆ دڵی ئەو منداڵت خۆش کردووە لەو کاتا دڵت خۆش بووە وە لە قیامەتا دڵت خۆش دەبێت بەڵا ئەوەیە خوا لە نەخۆشیە خراپەکان لات دەدا لەوە ئەچێ ڤایرۆسێک لەو کاتەدا ئامادە بوو ببێتە جەستەی تۆوە پەروەردگار سبحانه وتعالى بەو خۆشی خستە دڵی ئەو منداڵەوە تۆ دڵخۆش دەکا و منعی ئەو ڤایرۆس
میکرۆبە دەکات بێتە ناوجەستەتەوە تووشی سەرەتانت کات تووشی سیلت کات تووشی جەڵتەیەکی مێشکت کات تووشی جەڵتەیەکی دڵت کە بەلا ئەوەیە بەڵا ئەوەیە تۆ بۆ بازارەدا ڕۆیشتووی لەوە چ ئۆتۆمبیلە خۆی پێچاشای تایە خوا نەخواستە ساڵێک لەناو جێگات ئاویتایە هەر قاچن نەگرتایەوە خوا بە بەرەکەتی دڵخۆشکردنی ئەو منداڵە کە زەردەخەنەشەدە سەر لێوی تۆی لەو بەڵاگەوەرە ڕاز ڕزگار کردووە لە ڕووداوێکی هاتوو چۆ تۆی پاراستووە پاراستووی لەوەی کە بوختانێکی گەورەت بۆ بکرێت لە ناحەقا و خوا نەخواستە کەسایەتی لەکەدار بێ ئەوە بەڵا ئەوانن بەڵای گەورە لە چاوەیەدا بەسەر تۆ داهاتوو ئەوە هەر هیچ نییە ئیشەڵڵا خوا دەفعی بەڵام مصیبەتی لە پارەکەشت کە ڕۆیشتە هەر دەفعی بەڵام مصیبەتە بەڵام لە حەدیثەکەەوە خۆی حاڵی بن فعلا صدق رسول الله صلى الله عليه وسلم والله دەفعی بەڵام مصیبەتە بەڵام وەکو خۆی لە وشەی ئەلبەلا کە باسم کرد حاڵی بە بۆچی مرۆڤی ئەمڕۆ حەزی لە تەنیایی لێ من نە سۆشیال میدیا بەکاردێن وانە کەچی بە تەنیایی مرتاحم بەڕێزان کۆمەڵە شت هەیە ئێمە لە ناخماندا کاڵ بۆتەوە ئەویش بیری قیامەت جاران خەڵک بیری قیامەتی هەبوو ئەیگوی خزمەکەم ئەمری خوایە ئەگە بچم سەردانی بکەم ئەوەندە چاکەم بۆ دەنووسرێ ئەگە بڕۆم هەموو هەنگاوێکم چاکەیە کە جاری من هەتا دەسمە ماڵی خزمەکەم جارێ بوو لە گوندێکەوە بۆ گوندێک خۆ خەڵک ئۆتۆمبیلی نەبوو بە پێ دەڕۆی ئەگەر هەی بۆیە سواری گوێدرێژێک وڵاخێک ئەتر بەشتێکی ئاوا حسابی دەکرد چەند هەنگاوم ناوەخوا لە قیامەتە هەموو بۆ دەنووسێ ئەمە هەندەر بوو دەیگوت ئەگە بڕۆم خزمەکەم نەخۆشە سەردانی بکەم و دوعای خێری بۆ بکەم و دڵی خۆشکەم خوا لە گوناهەکانم خۆش دەبێت ئیتر ئەمە پاڵنەرە قیامەتیەکە ئێستا لە دڵمانە کەم بووەتەوە ئێمە هەموو شتێک بە مقابل دەخوێنینەوە یعنی ئەگەر ئەوم بۆ بکەی منیش ئەوەت بۆ دەکەم ئەی لای خوا خۆ جاران ئەوە نەبوو جاران خەڵک کارەکانی بەس دەبەر خاتری خوا بوو دومیشیان جاران خەڵک دڵی ساف بوو ئێستا ئەمەندە دەبیستنەوە تا من سێ نامم خوێندەوە چەندی کەشماندان هەر هەموو لەسەرەوە هاتون هەمووی سەردانی یەکتری کردووە عەرزم کردن لە جیاتی مەحەبەت بۆتە میحنەت خەڵک ئێستا لە هاتوچۆکردن دەترسێ لە چاوی دەڵێت تووشی چاوەزار دەبن بەخوا فڵان کەسی خزمم چاوی پیسە فڵان کەس حەسوودە مناڵەکانم بە چاوە دەکات دەرەجەی هێناوە منداڵەکەی دێشارەتەوە لە ترسانە جاران خەڵک وانە بوو چونکە دەیزانی خزمەکەی ئەگە بڵێ منداڵەکانم زیرەکەن خۆشحاڵ دەبێ وەکو مناڵی خۆی سەیری دەکات ئیتر کاتێک کە دەبینی مرۆڤ دەبینێ بەرامبەرەکان وەکو پێویست نین لە چاوی دەترسێ لە زمانی دەترسێ دەڵێ بەخوا بە تەنیا بم باشترە کە ئەمەش باشتر نییە دیسانەوە موسیبەتێکی تر دێ نەخێر ئەگەر ئەو خراپ بوو تۆ خراپ مەبە ئەگەر ئەو باش نەبوو تۆ باش بە سەرنجام کارێکی خراپە وەیە خوشکە ئیمان ئینشاءڵڵا تۆ شەوڵی تێکەڵاو بندا بەڵام بە ئەندازەی پێویست بە ئەندازەی پاراستنی حرمەت و کەسایەتی خۆشت کاڵێخان لە باوکم مردووە چەند ساڵ خزمەتتان کرد یا ڕەبی خوا لێی خۆش بێ شیوەنتان بۆ کردووە لەگەڵ گریانە شیوەن عەرزم کردن دووشتی جیاوازن دایکت دەگریا ئێوە بگریان لەسەر قەبرەکەی بگریان لە ماڵەوە بگریان گریانێکی نەرم و هێمن سوکنایی دڵ و دەروونەوە خوا نەک پێی ناخۆش نیە ئەزریشت دەداتەوە بەڵام شیوەن ئەوەیە بەسەری خۆت کێشی و قوڕ بەسەری خۆت هادەی و جلەکانت دابڕنی ئەگەر باوکێک وەسێت بکە بڵێ کە مردم شیوەنم بۆ بکەن وەرنە سەر قەبرەکەم شیوەن بکەن خۆتان دابڕن لە کاتی جەنازەیە ئەمە ئەو پیاوە لە قەبرەکەی عەزاب دەدرێت بەڵام پیاوێک ژنێک هیچ وەسێتی نەکردووە بەو کارانە نەک خۆشحاڵ نەبووە نەفی لێ کردووە کە سوکار بەداخەوە تووشی بێشەرعی بوون مردوەکە لە قەبرەکەی عەزاب نادرێت چونکە دەستی ئەمی تیانێ وەسێتی ئەمی تێدانێت دەسەڵاتی ئەو مردوی تێدانێ بەڵام ئەو کەسانە گوناهێکی زۆر گەورەیان توش بووە کاڵێخان دەبێتەوە بکەن داوای لە خۆشبوون لە پەروەردگار بکەن و نەسیحەتی ئەو کەسانە بکەن بڵێن ئێمە تووشی ئەم هەڵەیە بووین تکای ئێوە کە تووشی موسیبەت بوون تووشی باوکو دایک مردن بوون سەرتان لە خوڕمەنێن قشتان مەڕنەوە جل یەخەی خۆتاندا مەدڕن ناشکوری مەکەن بەڵام ئەو گریانێکی ئێستا بەدایکتان دڵێن ئەم جامە گریانێکی هێمن لەسەر قەبران لە کاتێکە مردوو لە بەردەستایە فرمێسی هۆن هۆن بە چاو تا بێتە خوارەوە ئەوە ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کاتێک کە وترایی پێغەمبەری خوا تۆ لەسەر ئەم مناڵە بچوو کەش دەگری کە لە باوەشتایە فەرمووی ئەوە ڕەحمە هەر کەسێ ڕەحمی نەبێ خوداش ڕەحمی پێ ناکە ئەو کەسانی کە جەنازەیەک لێوێ دانراوە هۆن هۆن فرمێسک بە چایاندا دێتە خوارەوە کە دەچنە سەر قەبرەکەش فرمێسک دەبارێنن ئەخوا قەت بۆ فرمێسکانە غەزەبت لێ ناگرێ عقوبەت نادا بەڵکو پاداشتیش دەداتەوە وە گریان سوکنایی بە دڵ و دەروون دەدا نەخێرواز لە دایکتان بێنن ئەوە شیوەن نییە شیوەن دروست نییە بەڵام گریان ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە بێدەنگی چاومان فرمێسک دەڕێژێ دڵیشمان وەکو مەنجەڵ لە مەحزونیا دەکوڵێ بەڵام زمانمان قسەیەکی پێدا نایە کە بۆنی ناشکری و ناڕەزایی بەرامبەر بە کاری پەروەردگار لێبێ سبحانه وتعالى دووەمیان دەڵێ قوربانی بۆ مردوو دروستە مادام باوکت نەیوتووە کە مردم قوربانیم بۆ بکەن ئێوە کەسێکتان قوربانی بکەن منە دایکت
دایکت با حیوانێک بکە بە قوربانی بڵێ یا ڕەبی خوا فڵان کەسی هاوسەریشم کە ئێستا چۆتەوە بارگای تۆ لە قەبرایە خوا شەریکی خێرەکەم بێ ئاوە یان کاڵێ خان تۆ بۆ خۆت حیوانێکت بە پارەی خۆت کڕی بڵێ یا ڕەبی خوا ئەم حیوانە دەکەم بە قوربانی لە پێناوی ڕەزامەندی تۆدا خوا لێم قبوڵ کەی یا ڕەبی خوا باوکیشم لە قەبرەکەیە شەریکی خێرەکەم بێ ئاوا بیکە بە شەریکی خێرەکەت ئەوە دروستە هەندێک لە عولەمایانی مەسەبی شافعیش ڕەحمەتی خوایان لێبێ کە دەتوان ئەو قەولەش جێبەجێکەن بڵێ ڕازی هەم بە فەرمودەی ئەو عولەمایانی کە فەرمویانە قوربانی بۆ مردوو دەکرێت ئەگەر وەسیەتیشی نەکرد بێ مامۆستا مەلا عەبدولکەریم بیارە ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبەکانیدا باسی کردووە مردوو ئەگەر وەسیەتیشی نەکرد بێ قوربانی بۆ دەکرێت ڕازی بن بە قەولی ئەو عولەمانەی کە ئەو فتوایان داوە بە هەردوو حاڵ بەڵام ئەوەی کە عەرزم کردن یەکەمیان خۆت قوربانیەکە بکە و باوکتان بکەن بە شەریکی قوربانیەکە ئەمەیان خێری زیاترە و لە سونەتەوە نزیکترە. ئیمان خان دوا پەیوەندیمان بووتی ئەگە گوناهبابی پەڵەی ڕەش لە چی لا دەچێت لە سەدڵ و دەروونت پەڵەی ڕەش بە تەوبە لا دەچێت هیچ گوناهێک نییە لەو کانە ذنوبک عنان السما ئەگەر ئینسان مەلەفی گوناهەکانی لاپەڕە بە لاپەڕە هەڵدرێتەوە لەم ئەرزەوە حتا دەچێتە ئاسمان ئەوەندە مەلەفی خراپەی هەبێ بەدڵ بڵێ یا ئەڵڵاه لێم خۆش بە یا ڕەبی خوا تەوبە بێ خوا دەفەرمێ هەر لێت خۆش دەبم لێ خۆشبوونی من لە گوناهەکانی تۆ گەورەترە. دووەمیان دوای تەوبەکە هەوڵ بدە ئەم کارە نەکەیتەوە ئەو ژینگەی کە ئەم گوناهەت تێدا کردووە لێی دوورکەوە ئەو ئامێرەی بۆ نمونە بە موبایلێک تووشی ئەم هەڵەیە ئەم گوناهە بووی ئەو سایتە ڕەشکەوە یان موبایلەکەت مەسافەیەکی زۆر با بەدەستەوە نەبێ وازی لێبێنە موبایلێکی بچووک بکڕە کە هیچ شاشەی نەبێ ئەنتەرنێتی لێ نەبەسرێ چونکە تۆ لەڕێ ئەمەوە بۆ نمونە توش بووی لەڕێ هاوڕێیەکەوە تووشی ئەم گوناهە بووی تەرکی ڕەفاقەتی ئەو هاوڕێیت کە خۆتی لێ پارێزە یەقینت هەبێت دڵەکەت پاک دەبێتەوە هیچ گوناهێک و بێشەرعیەک نییە پەروەردگار لێی خۆش نەبێتەوە بە قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا حتى گوناهێک هەیە تۆش کردێ بە تەوبە خوا لێی خۆش دەبێت بەڵام عەرزم کردن بەرجی دووەمی ئەوەیە خۆت لەو ژینگەیە لەو ئامێرە پارێزی کە بەهۆیەوە تووشی گوناهەکە بووی دڵنیا بە دڵەکەت سپی دەبێتەوە و پاک دەبێتەوە و دەرگای ڕەحمەت و لێخۆشبوونی خوا هەمیشە لەسەر پشتە بەرەو جەژن دەڕۆین ئینشاءالله بەدڵگەرنی یەکتر ئازاکەین دوعای خێر بۆ یەکتر بکەین لە جەژنە ئینشاءالله هەوڵ بدەین سیلەی ڕەحم جێبەجێ بکەین بە تایبەتی ئەو کەسانەی کەوا بینیان باش نییە دنیایەکی زۆر کورتە بەڕێزان تێدەپەڕێ خوا پێش ئەوەی بمرین و بۆ یەکتر پەشیمان بین با لە ژیانە بچین بۆ لای یەک نەک دواتر بچینە سەر قەبری یەکتر خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکە لە گوناهەکانمان خۆش بێ سوپاس بۆ هاوکارانم کە لە بەرنامەکەدا هاوکارم بوون بۆ پێشکەشکردنی سوپاس بۆ پەیوەندی جوانەکانتان نامە جوانەکانتان دوعای خێرتان هەموو لایەکتان بەخوای پەروەردگار دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه